بەڕاستی ئەوەی تێبینی دەکەین داگیرکاری دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان لەم دوایە زۆر فراوان بووە. دیارە ئەوەش بە پیلانە تورکیا مەبەستێتی بەڕاستی خاچی کوردستان بە شێوەیەکی زۆر فراوان هەموو بەشەکانی کوردستان داگیر بکە. لە هەمان کاتدا بەڕاستی دەوێتن هەموو ئەو ئەزمونانەی لە باشووری کوردستان هەیە لە ڕۆژئاوای کوردستان هەیە لە ناویان ببە تا سەر ئێسقان. ئەوەی ئێستا کەس لەم دوایە کە ئێمە تێبینی دەکەین داگیرکاری تورکیا گەیشتۆتە ئەو ئاستەی کە تاڵانکاری دەکە. ئەم تاڵانکاریە پێشتر لە ڕۆژئاوای کوردستان لە ئەفرین لە شارە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان بەدی دەکرا و دار و درخت و وێرانکاریان دروست دەکرد و ئیتر هەموو ئەو سەروەت و سامانەی کە لەوێن دەرێ دەستیان دەکەت دایان برد و دایان دزی. بەڕاستی ئەمە دزینە. بەڵام ئەوەی کە ئێستا کە ئەمڕۆکە لە باشووری کوردستان هەمان ئەو ئەزمونەی ڕۆژئاوای کوردستانیش دەکەن کە زیاتر لە 40 کیلۆمەتر داخلی باشووری کوردستان بوونە. ئێستا تێبینی دەکەین جگە لەوەی کە خەڵکی سەرسنوور ئەو شوێنانەی کە لەژێر داگیرکاری دەوڵەتی تورکیادانە هەموو ئاوارە بووینە ئێستا گەیشتۆتە ئەو ڕادەیە کە دار و درختی ئەم ناوچانەش ببرێتەوە بەتاڵان دایان بات. جگە لە بەتاڵان بردننی ئەم دار و درختە تورکیا مەبەستێتی کوردستان وێران بکە، کوردستان بسووتێنی، کوردستان دووچاری ئەوە بکاتن کە ژیان تێدا زەحمەت بی. لەبەرەوە بەڕاستی پێویستە ئێمە بانگی کۆمەلگای نێودەوڵەتی بکەین، دەوڵەتە بڕیار بە دەستەکان بکەین بە هەموو لایەکمان، هێزوو لایەنە سیاسیەکان، کەسایەتیەکان، ڕۆشنبیرەکان، وڵات پارێزەکان دەنگی خۆمان هەڵبڕین. ئەم داگیرکاری دەوڵەتی تورکیا، ئەم وێرانکاری دەوڵەتی تورکیا، ئەم دزینی سەروەت و سامانەی هەموو بەشەکانی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیا سنوورێکی بۆ دابدرێ. لەبەرەوەی ئەمانە هەموو پێشێلکاری نێودەوڵەتینە، پێشێلکاری ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکانن، پێشێلکاری ئەو پەیماننامەیە لە بینی عێراق و تورکیا هەیە، لە بینی تورکیا و وڵاتانی دیکە هەیە. بەڕاستی ئەمانە دەبی سنووری بۆ دابدرێ و دەوڵەتی تورکیا بگەڕێتەوە خاچی خۆی ئەم داگیرکاری کۆتایی پێبینیت.